بلاڕوسیا ژیرمان خواردووە نە پۆلیسی. سڵاوتان لێبێ هاوڕێیان، من ئەمڕۆ 24 ڕۆژە لە سنووری لیتوانیا بلاڕوسیا ژیرمان خواردووە نە پۆلیسی لیتوانیا دێڵێ داخلی منتیقەی لیتوانیا ببین نە پۆلیسی بلاڕوسیا دەتوانین بگەڕێنەوە بۆ مینسک. بۆیە داواکارین لە هەموو کەناڵان لۆکاڵی و تەرێشیەکانی هەرێمی کوردستان بە پیلمانەوە بێن و ئەم خەڵکە نەجاتە لەم سەرمایە و سۆڵە لەبەرەوەی خەڵکێکی زۆر دیار نییە. دوێنێش خەبەرمان پێگەشتووە کە لەگەڵ خۆمان بوون هەندێکیان دابڕان کچ و بابێک کچەکە تەمەنی 3 ساڵە باوکە تەمەنی نزیکەی 26 ساڵ زیاتر دەبێت. دیار نەمان و بێسەر و شوێنن. داواکارین خەڵکی کوردستان زەختیا لە حکوومەتی عێراق بۆیە بە پیلمانەوە بێ و کۆسوخانەکە بکەنەوە بۆ دیپۆرتکردنەوەی خەڵک. سڵاوتان لێبێ هاوڕێیان، من ئەمڕۆ 24 ڕۆژە لە سنووری لیتوانیا بلاڕوسیا ژیرمان خواردووە نە پۆلیسی لیتوانیا دێڵێ داخلی منتیقەی لیتوانیا ببین نە پۆلیسی بلاڕوسیا دەتوانین بگەڕێنەوە بۆ مینسک. بۆیە داواکارین لە هەموو کەناڵان لۆکاڵی و تەرێشیەکانی هەرێمی کوردستان بە پیلمانەوە بێن و ئەم خەڵکە نەجاتە لەم سەرمایە و سۆڵە لەبەرەوەی خەڵکێکی زۆر دیار نییە. دوێنێش خەبەرمان پێگەشتووە کە لەگەڵ خۆمان بوون هەندێکیان دابڕان کچ و بابێک کچەکە تەمەنی 3 ساڵە باوکە تەمەنی نزیکەی 26 ساڵ زیاتر دەبێت. دیار نەمان و بێسەر و شوێنن. داواکارین خەڵکی کوردستان زەختیا لە حکوومەتی عێراق بۆیە بە پیلمانەوە بێ و کۆسوخانەکە بکەنەوە بۆ دیپۆرتکردنەوەی خەڵک.